بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تفسير سورة آل عمران قيشتنا آياته هشتاو شوار كلا آياته هشتاو شوار جدا خواي پروردگار بپیغمبر فرمي صلى الله عليه وسلم قل بڵێ بە ئیمانداران فێرکە کە هەمیشە بڵێن چی؟ آمنا بالله، ئێمە باوەڕمان هێناوە بەخوا. باوەڕمان هێناوە بەخوا یعنی چی؟ یعنی باوەڕمان بەوە هەیە کە ذاتێک هەیە کە هەیە بۆ خۆی، پاشان کە هەیە ئەو خاوەنی هەموو دروستکراوەکانە، و پاشان ئەو شانی ئەوەیە کە بەندایەتی بۆ بکەین و بە حەقیقیش بەندایەتی هەر بۆ ئەو دەکەین، و هەروەها ئیمانمان بەوە هەیە کە هەرچی ناوی جوان و سیفەتی بەرز و تەواو هەیە هەمویان تایبەتن بە خوای پەروەردگار. قل آمنا بالله، پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، شوێن کەوتوەکانت فێرکە کە بڵێن آمنا بالله، ئێمە باوەڕمان هێناوە بەخوا. ئەوە یەک. وما أنزل علينا و بەو کتاب و نامێش کە نێردراوەتە خوارێ بۆمان لەلایەن خواوە. هەرچی لەلایەن خواوە بۆمان ڕەوانە کراوە بە محەممەد پێغەمبەردا صلی الله عليه وسلم، باوەڕمان پێێتی و ئامادەین جێبەجێ کەین و بەدوای کەوین و ملکەتی بین. پاشان وما أنزل على إبراهيم، و هەروەها باوەڕمان هێناوە بەو پەرتوک و کتێبەش کە خوای گەورە کاتی خۆی ڕەوانەی کردبوو بۆ سەر ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و والأسباط، ئەوانەشی کەنەوە و ڕەچەڵەکی یعقوب پێغەمبەرن سەلامی خوای لێبێ، کە دیارە زۆرترین پێغەمبەران لەناو بەنو ئیسرائیلیەکاندا بە ڕەچەڵەک دەستنەوە سەر یعقوبی. پاشان وما ئوتیە موسا، و هەروەها بڵێن باوەڕمان هێناوە بەو کتاب و پەرتوکانەشی کە نێردرابوونە خوارێ بەخشرابوون بە موسای کە تەوراتە، و عیسا، و ئەوەی بەخشرابوو بە عیسا سەلامی خوای لێبێ کە ئینجیلە، والنبيون، و ئەوەی کە بەخشراوە بە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ من ربهم لەلایەن پەروەردگاریان. ئەگەر ناوی کتێبەکەش نەزانین پێغەمبەران چ کتێبێکیشیان بۆ هاتووە، بەڵام بەڕەهایی ئینسانی ئیماندار دەبێ بڵێ باوەڕم بە هەرچی پێغەمبەر هەیە کە خوا ناردوویەتی، و باوەڕم بە هەموو کتێبە ئاسمانیەکان هەیە بۆ هەر پێغەمبەرێک هاتبێ، ناوی کتێبەکەی بزانین یا نەزانین بە شێوەیەکی کورد دەبێ باوەڕمان پێی هەبێ. ئەوجا لا نفرق، ئێمە جیاوازی ناکەین بەینە ئەحەدین، لە نێوان هیچ کامێک پێغەمبەران و هەروەها کتێبە ئاسمانیەکانیش منهم لە ئەوان، لا نفرق بەینە ئەحەدین منهم، ئێمە جیاوازی ناکەین لە نێوان، جیاوازی ناکەین لە بڕوا پێبوون، لە ئیمان پێبوون لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەرانی خوا و لە کتێبە ئاسمانیەکانیش. چۆن باوەڕت بە پیتی قورئان هەیە، ئاواش دەبێ باوەڕت بە هەموو کتێبە ئاسمانیەکان هەبێت، دەنا ئیماندار نی. چۆن باوەڕمان بەوە هەیە محەممەد پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام، لە ڕووی باوەڕ پێبوونەوە دەبێ باوەڕمان بە هەرچی پێغەمبەری پێش محەممەدیشا هەبێ، ئەو جار دەبینە مسڵمان. و نەحنو، ئێمە لەهو یعنی بۆ ئەمری خوا مسلمون، یعنی فەرمان بەردارین و خۆمان بەدەستەوە دەدەین، خوا چیمان پێ بڵێ ئەوە دەکەین، خوا فێری کردوین، خوا پێمان دەڵێ بڵێن ئیمانمان هەیە بەخوا و بە هەر شتێک کە خوا ناردبێت یە خوارێ. کەواتە ئێمە ئیمانمان بە خواتی ئەڵڵا هەیە و تاکە مەعبود و تاکە پەرستراومانە، و هەروەها کتێبەکانیشی پیت بە پیتی حرف بە حرفی ئیمانمان پێیانە، بەڵام کۆتا شەریعەت و کۆتا پەیام بریتیە لە قورئان کە ئێمە واجبە لەسەرمان ملکەسی بین و گوێڕایاڵی بکەین و فەرمانەکانی جێبەجێکەین. قل، بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئومەتەکەت بە شوێن کەوتوەکانت با بڵێن آمنا بالله، ئێمە باوەڕمان هێناوە بەخوا، یعنی خۆت و ئومەتەکەت بەیەکەوە بڵێن باوەڕمان هێناوە بەخوا. وما أنزل علينا، و بەو پەیام و کتێبەش کە نێردراوەتە خوارێ بەسەر ئێمەدا، وما أنزل على إبراهيم، و بەو پەیام و کتێبەش کە نێردراوەتە خوارێ بەسەر ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسباط، نەوەکانی یعقوب پێغەمبەر. وما ئوتیە موسا و عیسا، و بەو کتاب و شەریعەتەشی کە
دابود بخشرابو بموسى وبعيسى سلام إخوان لبه والنبيون من ربهم وبو كتابانشي كبخشرابون ببيغمبران همويان بيشتر للاين خواوا لا نفرق بين أحد منهم إما جياوازي ناكين لنيوان هيج كاميك لبيغمبران لروي باور بيبونوا ونحن له إما بو أو خوايا كباور من بيتي مسلم خو من بدستو ددين خو بدستو دان چونا او كخوا هر فرمانشي پێکردی بەبێ مناقەشە کردن بەبێ دوودڵی بەبێ قەلق جێبەجێکەی طبعا ئەو کاتە ئینسان بە مسلمان حساب دەکری ئەو جار خوا دەفەرمێ ومن يبتغي هەر کەسێک يبتغي داوا بکە غەیڕ الئیسلامی جگە لە ئیسلام دینەن ئاینێکی دیکە ببێتە ئاینی ببێتە بەرنامەی و پەیڕەوی بکە فلن يقبل منه هەرگیز وەرناگیرێ لێی هەرگیز دینداریەکی دیکە ئاینێکی دیکە ئەگەر ئاینی ئاسمانیش بێ ها بەو شێوازەش جێبەجێکەی کە خوا ناردوێتی ئێستا خوای گەورە هەر لێت قبول ناکە ها کاتی خۆی دەرسی ڕابردوو خوێنمان خوای گەورە لە ئادەم وعدی وەرگرت بوو وایە لە نوح و ئیبراهیم وعدی وەرگرتووە ئەگەر ژیان تا ئەو زەمەنەی کە پێغەمبەری کۆتا دێ وایە دەبێ هەم ئیمانی پێبێنن هەم پشتیوانیشی بکەن و سەری خەن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم جارێک تەوڕاتی بەدەستی ئیمامی عومەرەوە بینی لێی پرسی ئەوە چی دەکەی فەرمووی دەیخوێنمەوە بزانم چی تێدایە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگی تێکچوو فەرمووی ئەگەر موسای برام زیندووبایە ئێستا بۆی نەبوو ئیش بە تەوڕاتی بکە دەبوایە شوێن ئاینەکەی من کەوێ عیسا سەلامی خوای لەسەر بێت کە ئێستا لە ئاسمانەکاندا باسمان کرد کە دێتەوە سەرزەوی پەیڕەوی شریعەتی ئیسلام دەکات نەک شریعەتەکەی خۆی کە کاتی خۆی بۆی هاتووە واز لە شریعەتەکەی خۆی دێنێ دەبێتە موسڵمان و دەبێتە یەکێک لە وەکو چۆن پێغەمبەرە دەبێتە یەکێک لە شوێن کەوتوانی پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە هەر کەسێک بانگەشەی دینداریەکی دیکە بکە ئاینێکی دیکە بکە جگە لە ئاینی ئیسلام یەهودیەتە مەسیحیەتە ئەوەی کە پێی دەوترێ ئاینی ئیبراهیمی یان هەر ئاینێکی دیکە ئەگەر ئاینی ئاسمانیش بێ خوا قبوڵی نییە هەدی ئەگەر ئاینەکە ئاینێکی دەستکرد بێت ئەوەی کە ئێستا یاسایەک بێ قانونێک بێ مرۆڤ داینابێ مرۆڤێک کە غەریزە و هەست و مەسلحەت و بەرژەوەندی دنیا زاڵە بەسەریدا خوا چۆن قبوڵی دەکا شەریعدانان و شەریعەتدانان حەڵالکردن و حەرامکردن وەک دەڵێ بەرنامە دیاریکردن بۆ داهاتووی ئینسان ئیشی کێیە ئیشی خوای پەروەردیگارە داهاتووی ئینسان بەس خوا دەیزانێ وێ بەس خوا دەتوانێت بەرنامەت بۆ دانێت چونکە بەرنامەی خوای بۆ دنیاە بۆ قیامەتە و هاوسەنگی لە بینی دنیا و قیامەتدا ڕاگرتووە ومن يبتغي هەر کەسێک داوا بکە غەیڕ الئیسلامی جگە لە ئاینی ئیسلام دینەن ئاینێکی دی فلن يقبل فلن يعني هەرگیزا و هەرگیز وەرناگیرێ منه لێی ئەو دینداریە ئەو جار هەرەوەندە نا وهو ئەو کەسە کە بە دوای دینێکی دیکەدا دەگەڕێ و وەک دەڵێ بانگەشەی دینێکی دیکە دەکا في الآخرەتی لە ڕۆژی دوایدا لە قیامەت من الخاسرین یەکێکە لە زەرەرمەندان ئەو گومانی تێدا نییە وازحە ئەو جار خوا دەفەرمێ كيف يهدي الله قوما چۆن ڕێنمونی دەکا خوا قوما يعني کەسانێک یان گەلانێک کە کەفەڕوو بێ باوەڕ بووبنەوە بعد ئیمانیهم دوای ئیمان هێنانیان خەڵکانێک هەن سەرەتا ئیمانیان هێناوە باوەڕیان هێناوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بەیەکێک لە پێغەمبەران بە قورئان یا بەیەکێک لە کتێبە ئاسمانیەکان بەڵام دواتر بێ باوەڕ دەبێتەوە عادەتەن ئەوانەی کە دەبنە ئیماندار و دواتر کافر دەبنەوە ئەگەری پەشیمان بوونەوە و دووبارە هاتنەوەی ناو دینداریان زەحمەترە لە خەڵکێک کە هەر نەهات پێ چونکە عادەتەن ئەوانەی پاشگەز دەبنەوە لە چیدا پاشگەز دەبنەوە تەوان پاشگەز بوونەوەکان لەبەر ئەوە نییە بەڵگان بەدەستەوە بێت و قەناعەتیان بۆ دروست بوو بێت توانا و تااقەتی ئیلتیزامکردن و دینداریان نەبووە وەک دەڵێ بیانوێشیان دۆزیوەتەوە وازیان لە دینداریەکەی هێناوە جا ئەو جۆرە کەسانێک کە یەکەم جار تااقەتی دینداریان نییە و دینداریان پێ ناکرێت بە زەحمەت جارێکی دیکە هیدایەت وەردەگرنەوە و دێنە سەر ڕێگای ڕاست كيف يهدي الله چۆن ڕێنمونی دەکا خوا قەومێک گەلێک یان گەلانێک کە کەفەڕ و بێ باوەڕ بووبنەوە
بعد إيمانهم دوای باور هێنانیان ئەو جار وەشەهیدوو شاهیدیشیان دابوو أن الرسول کە بەبێ گومانی ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام کە محەممەدە حەق ڕاستە ئەو جار وەجاءهم بۆشیان هاتبوو البەیینات چەندان بەڵگە و نیشانەی ئاشکر ئەوانەی کە پێشتر شوێن پێغەمبەران دەکەون و ئاەت و فەرموودە دەخوێننەوە بەڵام وەک دەڵێ شانی هیدایەت نین یان وەک دەڵێ دڵیان بە تەواوی بۆی نەکردوتەوە نەیانتوانیوە ئیلتیزامی پێوە بکەن یان شیرنایەتی ئیمانەکەیان نەچێشتووە جارێکی دیکە بە زەحمەت دەتوانن بێنەوە ناو دینداریەکەیان والله خوا لا يهدي القوم الظالمين ڕێنمونی ناکە ئەو کەسانەی کە ستەمکارن کە عولەما دەفەرمون ئەوە مەبەستی جوولەکە و نەسرانیەکانن جوولەکە و نەسرانیەکان پێش ئەوەی چەند جاری کەش گوتومانە کەسێک بێ بڵێ ناو محەممەدە و پێغەمبەری کۆتا ئیمانیان بە پێغەمبەری آخر زەمان هەبوو یان نەبوو بێگومان هەیان بوو و هەموو وەصفەکانی پێغەمبەری آخر زەمانیش لە تەورات و ئینجیلدا باسکرا بوو واضحە سوورا و سوور دەیانزانی پێغەمبەری آخر زەمان محەممەدی کوڕی عەبدوڵڵایە و نیشانەکانی پێغەمبەری کۆتایی هەمووی لەویدا هاتوونەتە جێ پێش ئەوەی بێت تەوان ئەوەیان زانی بەڵام کە هاتوو لە ئەوان نەبوو تەوان لەبەرچی بێ باوەڕ بوون پێی لەبەر حەسادەت و لەبەر پێناخۆشی و لەبەر ئەوە کە لە ئەوان نییە کەسێک بە ئەنقەس خۆی کافر کرد بێ بە ئەنقەس خۆی بێ باوەڕ کرد بێت بە ئەنقەس خۆی بە مولحید و بێدین پیشاندا قەت گوێ لە بەڵگە و دەلیل ناگرێ واضحە ئێستا کەسێکی نەزان قسەی بۆ بکەی دەگونجێ بە قسەت کات و گوێت لێ بگرێ وایە بەس کەسێک خۆی نەزان کردوێ شتەکەی دەزانێ ڕاستەکەی لە تۆ چاکر دەزانێ بەڵام نایەوە ڕاستەکەی قبولکە هەزار بیانووی دێنێتەوە هەزار بەڵگەی دێنێتەوە جا مەسیحیەکان و هەروەها جوولەکەکان چاک دەیانزانی محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەڵام قەراریان دابوو بە قسەی نەکەن بڕیاری پێشوەختیان دابوو شوێنی نەکەون دەنا علامەت و نیشانەکانی کە جوولەکە و نەسرانیەکان دەیانزانی زۆر زیاتر بوون لەوەی کە ئەو خەڵکەی کە بوون بە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر بۆی ڕوونکردنەوە چونکە ئەوان پێش ئەوەی پێغەمبەر بێ پێیان گوتراوە پێش ئەوەی پێغەمبەری کۆتا بێ نیشانەکانیان زانیون و وەک دەڵێ بۆشێک بووە لە عەقیدەیان و لە ئیمانیان بەڵام تااقەتیان نەبووە واز لە دینداریەکی بێنن کە بە حەزی خۆیان دایان ڕشتووە بێن پابەند بن بە دینێک کە حەڵاڵ و حەرام و پابەند بن بە ئیسلامەتی بەڵێ ئینسان پێی دەکرێت بەڵام ئاسانیش نییە زەحمەتێکی دەوێت كيف يهدي الله چۆن ڕێنمونی دەکا خوا یعنی دوورە و نزیکە لە مەحاڵ خوای گەورە ڕێنمونی کەسانێک کە كيف يهدي الله چۆنی ئەو ئیستیفامە لە ئەوەی عەرەبیدا پێ دەوترێ ئیستیفامی تەعەجوبی سەرسوڕمان یعنی جێی سەرسامیە ئەگەر کەسێک جوولەکە بوو بێت و فێری دینداری جوولەکایەتی بێ وازی پێ لێ بهێنرێت و بێت بە موسڵمان بۆ چونکە دینداریەکەی خوان بە حەزی خۆیان بەس شتی دنیایان تێدا ڕەچاو کرد بوو و مەسلحەتی خۆیان تێدا پاراست بوو بەڵام ئیسلامەتی مەسلحەتی قیامەتت زۆرتر دەپارێزێ كيف يهدي الله چۆن ڕێنمونی وەردەگرێت یان چۆن خوا هیدایەتی قەومەن کەسانێک دەدا کە کەفەڕوو بێباوەڕ بوون بعد ئیمانهم دوای ئیمان هێنانیان وشەهیدوو و پێشتر شاهیدیان دابوو کە ئەن الرەسوولە کە ئەو پێغەمبەرەی کە کۆتا پێغەمبەرە و دێر حەق ڕاستە وجاءهم بۆشیان هاتبوو لەسەر ئەو زانیاریانەیان البەیینات چەندان بەڵگەی ئاشکرا والله خوا لا يهدي القوم الظالمين ڕێنمونی کەسانێک ناکا کە ستەمکار ئەو جار خوا دەفەرمێ ئولائیکە ئەوانە جەزاؤهم سزایان چییە؟ ئەن عەلەیهم کە بەبێ گومانی لەسەریانە دێتە سەریان لعنەت الله نەفرینی خوا چییە؟ ئەوەیە کە کەسەکە دەبێ بچێتە جەهەنەم و بەهەشت نەدەبینێ و نەدەچێتە ناوی و نەبۆ نشی دەکاتەوان والمەلائیکە و هەروەها فریشتەکانی خوش بەردەوام لعنەتی لێ دەکەن و داوای نەفرینی لێ دەکەن والناسی و خەڵکیش ئەجمعین بە تێکڕا جا کەسی بێ باوەڕ تەبان نەکەر ئیماندار لعنەتی لێ دەکەن تەنانەت جەهەنەمیەکان بۆ خۆشیان لە ناو جەهەنەمەدا لعنەت لە یەکتری دەکەن هەمیشە ئەوانەی کە دوای هاتوون لعنەت لەوانەی پێش خۆیان دەکەن دەڵێن خەتای ئەوان بوو ئێمە کافر بووین ئەوانەی پێشەوەش لعنەت لەوانەی دوای خۆیان دەکەن دەڵێن جا بە قسەی ئێمەتان نەکرد با لعنەتی خۆتان بۆ خۆتان بەردەوام
گلەیان لە یەکتریە ئەوەی کە لە پێشەوەی لعنەت لەوەی دوای خۆی دەکا ئەوەی لە دوایەوە لعنەت لەوەی پێش خۆی دەکا هەر یەکێکی دیکە تاوانبار دەکا بەڵام لە ڕاستیدا تاوانبارەکان هەر هەموویانن بۆیە خوای گەورە بێکەوە لعنەت لە هەمویان دەکا ئولائیکە ئەوانە جەزاؤهم پاداشتەکەیان یعنی سزاکەیان ئەوەیە کە ئەن عەلەیهم بەبێ گومانی لەسەریانە دێتە سەریان لعنەت الله نەفرینی خوا یعنی بێبەشکردن لە ڕەحمەت و بەزەی و بەهەشت والمەلائکە لعنەتی مەلائکەتەکانیش ئەوەیە کە مەلائکەتەکانیش بەردەوام دوعا دەکەن لە خوا کە خوا لە ڕەحمەتی خۆی بێبەشیان کە والناسی ئەجمعین خەڵکیش بەردەوام نەفرینیان لێ دەکەن ئەوە یەک ئەوجار نەفرینەکە چەند ڕۆژە خالدین فيها لەناو ئەو نەفرین و لعنەت و جەهەنەمەدا دەمێننەوە بە نەمری ئەوجار لا يخفف عنهم العذاب سوگ ناکرێ لەسەریان سزا طبعا لەناو جەهەنەمێدا سزا سوگ بوون نییە بە هیچ شێوەیەکی بەڵکو بەردەوام لە ناخۆشەوە بۆ ناخۆشتری دەڕوا ولا هم ينظرون و هەروەها هیچ مۆڵەتێکیشیان پێ نادرێ جارێکی دیکە بێنەوە دنیا و پەشیمان ببنەوە جارێکی دیکە ببنەوە ئیماندار چونکە خوای گەورە لە دنیادا بۆ هەر یەکێکمان ئەوەندە مۆڵەتی داوە کە ئینسان حەزی لێبێ تێیدا تەوبە بکات و پەشیمان ببێتەوە وایە هەموو ئەوانەی بە کافریش دەمرن وەکو من و تۆ ژیاون وایە خوای گەورە لەوانەیە لە ژیاندا چەند جار نەخۆشی کردبن ساغی کردبن فەقیری کردبن دەوڵەمەندی کردبن بێدەسەڵاتی کردوون دەسەڵاتی داونەتێ وایە تنگانە و ناڕەحەتی بۆ هێناونەتە پێشێ لە ناڕەحەتیەکانیش ڕزگاری کردوون کەسەکە ئەگەر ئیمانی هێنا بایە و وەک دەڵێ بەتەمای ئیمان هێنان بایە لەو دەرفەتانەدا ئیمانی دێنە کە لە دنیادا خوا پەیداون چونکە بە ئێمەش چۆن ئێستا بە ئێمە گوتراوە ئینسان کە مرد نایەتەوە دنیای بە هەموو ئەوانەی پێش ئێمەش گوتراوە هەموو زانیویانە مردن یەک جارە هاتنەوە دنیا بوونی نییە بۆیە خوا دەفەرمێ خالیدینە فیها بە هەتایی لەناو ئەو لعنەت و نەفرین و جەهەنەمەدا دەمێنەوە لا يخفف عنهم سوگ ناکرێ لەسەریان العذاب و ئەو سزایی کە خوا بۆی بڕیارداون ولا هم ينظرون و ئەوان هیچ مۆڵەت و مەجالێکیشیان پێ نادرێ جارێکی دیکە بێنەوە دنیا تەنها چێ لعنەتی لێ ناکرێ تەنها چێ لەناو سزادا هەمیشەیی نابێ إلا الذين تابوا تەنها ئەو کەسانە نەبێ کە تەوبە دەکەن پەشیمان دەبنەوە پەشیمان بوونەوە چۆنە ئەوەیە لە دڵەوە ئەوەی ڕابردووت پێ هەڵە بێ وازحە لە دڵەوە قەرارت وابێ ئەوەی لە ڕابردوودا کردوتە جارێکی دیکە نەیکەوە لە دڵەوە قەرارت وابێ کە ئەوەی لە ڕابردوودا کردوتە هەڵە بووە نەک شانازی پێوە بکەیت تەوبە یعنی اعترافکردن دانهێنان بە خراپی ڕابردووی خۆت إلا الذين تابوا تەنها ئەو کەسانە نەبێت تەوبە دەکەن پەشیمان دەبنەوە پەشیمان بوونەوە بە زمانە یا بە دڵە پێشتر بە دڵە ئەو جار زمان من بعد ذلك دوای ئەو خراپەیە دوای ئەو تاوانە ئەو جار هەر ئەوەندەش نا وأصلحوا دەبێ خۆشیان چاکە ئەوەی لە ڕابردوودا کردویانە لە خراپە ئێستا دەبێ بیکەنە چاکە ئەوەی خراپیان کردووە دەبێت چاکیکەنەوە چونکە هێندێک نەک هێندێک هەموو گوناهێک کەسێک نوێژ نەکەرە و تەوبە لە نوێژ نەکردنێ هەرەوە نیە لە دڵەوە پەشیمان بی وایە ئەوەیە ببیە نوێژکەر و قەرەبووی نوێژەکانی پێشووتریشت خراپەی ڕابردووشت بکەیەوە بە هەمان شێوە گوناهەکانی دیکەش فإن الله بێگومان خوا ئەگەر کەسێک تەوبەی کرد و پەشیمان بوویەوە و خۆی چاکرد غەفوور زۆر لێخۆش بوویە زۆرش میهرەبانە دەرگای تەوبەی هەتا مردن نەگاتە قورقوڕاگەی هەر کەسێک خوای گەورە دەرگاکەی بەکراوەی هێشتۆتەوە إلا الذين تابوا تەنها ئەو کەسانە لعنەتی و نەفرینیان لێ نییە کە پەشیمان بوونەتەوە من بعد ذلك دوای ئەنجامدانی ئەو تاوان و ئەو خراپانە ئەو جار وأصلحوا و هەروە خۆشیان چاک کردووە یان ئەوەی خراپیان کردووە چاکی دەکەنەوە فإن الله بێگومان بن خوا غەفوور بۆچێ لێخۆش بوویە بەڵام بۆ کەسی تەوبەکار و هەروەها هەر لێخۆشبوو نابەتەنێش طبعا لێخۆشبوون ئەوەیە لەسەر خراپەی سزار نەدا خوای گەورە لە سەر خراپەی گوناهێک سزار نادا کە بەڕاستی تەوبەت لێ کردبێ ئەو جار ڕەحیمیشە بەزەیشی پێت دادێتەوە دەباتە باشتیش ئەو جار إن الذين كفروا بێگومان ئەوانەی کە بێباوەڕ بوون بعد إيمانهم دوای باوەڕهێنانیان ثم ازدادوا كفرا پاشان ازدادوا زیاد بوو بۆیان
بێ باوەڕی کە ئەوە عولەما دەفەرمون لەسەر یەهودیەکان هاتۆتە خوارێ. یەهودیەکان بەشێکی زۆریان لە سەردەمی موسا پێغەمبەریشدا ئیمانیان بە موساش نەبوو. تەبەن ملکەتی فەرمانی موساش نەبوون کە لە خواوە وەحی بۆ هێنابوون. دواتر عیسا هات ئیمانیان بە عیسای هێنا؟ نا، ئیمانیان بە عیساش نەهێنا، بەڵکو لە بەرامبەری داوەستان و توهمەی گەورەیان بۆ عیسا و بۆ دایکی عیسا پێغەمبەر هەڵدەبەست. ئەوجار پێغەمبەری ئێمەش هات بەویش ئیمانیان هێنا؟ بەوی ئیمانیان نەهێنا. ئەوانە چەند جار کافرن؟ ئەگەر کەسێک پێشتر بە نمونە یەهودی بوو بێت بەڕاستی ئەوە بە ئیماندار حسابە، وایە دواتر بە نمونە کە عیسا هاتووە بوو بێتە مەسیحیەکی باشش، ئەوە دوو جار ئیماندار، وایە دواتر ئەگەر ژیا بێت تا سەردەمی پێغەمبەریش بوو بێتە شوێنکەوتەی پێغەمبەریش بۆگەوەی وایە 3 جار موسڵمان بێ. بەس یعنی خوای گەورە لە ڕووی ئەجرەوە یعنی حسابی 3 موسڵمانی بۆ دەکا. ئەوەی کە کافریش دەبێت بە چەندینێک بەبێ گومانی کوفرەکەی بێ باوەڕیەکەی چەند قاتە. ئەوان ئیمانیان بە دینەکەی خۆشیان نەبوو بەڕاستی کە بۆیان هاتە بوو، ئیمانیان بە عیسا پێغەمبەریش نەبوو، بە پێغەمبەری ئێمەش نەبوو. جا دەفەرمێ ئین الذین کەفەڕوا، بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ بوون دەکرێ بڵین بە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بعد ئیمانیهم، دوای ئەوەی کە پێشتر ئیمانیان پێهێنا بوو. چونکە وابزان باسمان کرد چۆن پێغەمبەری ئێمە پێشتر مژدەی هاتنی دراوە، عیساش سەلامی خوای لێبێ لە تەوراتدا مژدەی هاتنی درابوو وە گوترا بوش ئەوەی دێت کەسێکە بە کەلیمە وشەیەک لەلایەن خواوە بە موعجیزە دروست دەبێ. بەڵام ئیمانیان پێی هێنا؟ یەکەم جار ئیمانیان پێی بوو، بەڵام کە هات و دیسان لەوان نەبوو ئیمانیان بەویش نەهێنا. ئەو جار ئیمانیان بە پێغەمبەری ئێمەش هەبوو سەرەتا، بەڵام دواتر کە لە ئەوان نەبوو دیسان بەویش بێ باوەڕ نەبوون. إن الذين كفروا بعد إيمانهم، بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ دەبنەوە دوای ئیمان هێنانیان، ثم ازدادوا، پاشان زیاد دەبێ بۆیان زاڵ دەبێ بەسەریاندا کوفران بێ باوەڕی، هەتا ئەو کاتەی تەبەن وەختی مردنیان دێ و بەو حاڵەوە دەمرن، لن تقبل توبتهم، هەرگیزا و هەرگیز وەرناگیرێ لێیان تەوبە و پەشیمانیەکەیان. ئەوەی لەسەر مەرگدا دەڵێ خوا ئێستا پەشیمانم، فرعونش کە خەریک بوو بخنکێ آمنت برب موسى وهارون، خوای گەورە فەرمی الآن ئێستا تەوبە دەکەی کە کاتی تەوبە نەماوە، لن تقبل توبتهم، هەرگیز وەرناگیرێت تەوبە و پەشیمانیەکەیان، وأولئك ئەوانە هم بە دڵنیاییەوە الضالون، لە گومڕاو سەر لە ژێوان. ئاتی کۆتا دەفەرمێ إن الذين كفروا، بێگومان ئەوانەشی کە بێ باوەڕ بوون وازحە لە دنیادا هەتا ژیان بە بێ باوەڕی ژیان، وماتوا مردیشن وهم كفار، ئەوان هەر لەسەر کافریەتی و بێ باوەڕیەتی خۆیان بەردەوام بوون، ئەوانش فلن يقبل من أحدهم، وەرناگیرێ لە هیچ یەکێکیان ملء الأرض يعني پڕاپڕی زەوی ذهبا زێر ولو افتدى به، ئەگەر بیانەوێ خۆیانی پێ بکڕنەوە و خۆیانی پێ ڕزگار کرد. ئەگەر تەمان خۆ کەس کە مرد هیچی نییە وایە، بەڵام ئەگەر کەسێک کە خەریکی مردنەیە پڕاپڕی بەو زەویە کە ئێستا هەیە، نەک ئەوەی کە ئێمە دەیبینین، ئەوەی کە سەر زەوی هەیە هەر هەمووی زێر بێ و هەموو ئیوی بێ ئامادە بێ هەمووی بکاتە خێر بەس بەوەی لە سزای خوای ڕزگاری ببێ، ئەگەر پێش ئەوەی مردن بگاتە قوڕقوڕاگەی و پێش ئەوەی مەلائیکەتی ڕوخکێشان ببینێ تەوبەی نەکرد بێ، خوای گەورە تەوبەی لێ وەرناگرێ. إن الذين كفروا، بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ بوون، وماتوا مردن وهم كفار، ئەوان هەر لەسەر بێ باوەڕی خۆیان بەردەوام بوون، فلن يقبل، هەرگیز وەرناگیرێ من أحدهم، لێکێکیشیان لێک دانەشیان ملء الأرض، پڕاپڕی زەوی ذهبا زێر ولو افتدى به، ئەگەر بیشیەوێ خۆی بکڕێتەوە بەو زێرە یان خۆی ڕزگارکا بەو زێرە بەو پارەیە. أولئك خوا دەفەرمێ ئەوانە لەهم بۆیان ئامادەکراوە عذاب ئەلیم، سزایەکی بەئێش. ئەوە یەک، وما لهم من ناصرین، وەنیە بۆ ئەوانش هیچ سەرخەر و پشتیوان و یارمەتیدەرێک ئەو کاتێک کە خوا سزایان دەدا لە جەهەنەمدا. أولئك لهم عذاب ئەلیم، ئەوانە بۆیان ئامادەکراوە سزایەکی بەئێش کە چوونە ناو سزایەکەش ئومێدێک نییە. ئینسانی ئیماندار ئەگەر بە ئیمانەوە بمری گوناهیشت هەبن بچی ئاگر، چاوەڕوانیەکەت هەر هەیە ڕۆژێک کەسێک شەفاعەتێک تکایەکەت بۆ بکە یا هیچ نەبێ سزاکەی خۆت وەرگری و بێ دەرێ، وایە
بەزەوەی بە کافری دەمرێ سزاکەی دەچێژێ وما لهم من ناصرین بۆشیان نییە هیچ یارمەتیدەر و سەرخەرێک خوا گەورە بمان پارێزێ. صلى الله على سيدنا محمد وعلى آله